پێشەکی بەخێربیان سەرچاوم بەخێربێن بۆ چوارەمین پێشانگای تایبەتم. ئەم پێشانگایە ئەتوانم بڵێم زنجیرەیە کاری هونەریە. ئیشەکانم زیاتر لەسەر یادەوەری جێگەیە، من کارم لەسەر یادەوەری جێگەکان کردووە، یادەوەری گەڕک و تەلارەکانی جارانی شار کردووە. ئەم پێشانگایم دوو قۆناغ بوو. قۆناغی یەکەمیان ساڵی 2017 لە هۆڵی مۆزەخانی سلێمانی 24 کاری هونەری بوو نمایشم کردبوون بە کەرەستەی گواش لەسەر خام. تر دوای ئەوە لە 2018ەوە ماوەی 9 ساڵە خەریکی ئەم پرۆژەیەم. ئەم پرۆژەیە 9 ساڵە ئیشی تیاکەم، بەڵام ئەمانە کەرەستەکانم ڕۆنیە لەسەر کانڤاسە. هەروەها ئەم ئیشانم جیاوازترە لەوانی 2017 چونکە ئەم ئیشانە کۆمەڵێک سیمبولی تازە هاتوۆتە ناو ئیشەکانەوە، سیمبولی ئەبابیل و سیمبولی درەختی ئەرخەوان و لە هەندێک جێگەیە ئیتر ئەو سیمبولانەی کە نزیکن لە مرۆڤەوە، وەکو گریمان بابەتی بڵێم پشیلە کە زیاتر لەو جێگانە ئەبێننەوە. یعنی من زیاتر کار لەسەر یادەوەری جێگە ئەەکەم. هەروەها ئەو تەکنیکانی کە لەم پرۆژی ئەم جارە بەکارم هێناوە تەکنیکی بەهێزترن، ڕەنگەکان گەشتر و دوای ئەوەش ئەو دیمەنانی کە لەناوم ئیشانە هەیە لەوانەی 2017 جیاوازترە، چکەوەی 2017 هەمووی چۆڵەوانی بوو، بەڵام لەوانەی ئێستایا ژیان و ئاوەدانی لەناو ئیشەکانە هەیە. ئەمە بڵین تەنافی جلوبەرگە بیدایەتیش باسم کرد، تەیرە ئەبابی لە کۆمەڵی گوڵدان و ئینجانی پڕ لە گوڵی جوان و لە هەمان کاتیشە ئەم ئیشانە کۆمەڵێک جوڵەی تایە، هەست بە جوڵە ئەکەی لەناو ئیشەکانە، ئەو شەپۆلانە یان ئەو شیبوونەوەی ئەو بڵێن دار و دیوارانە جۆرێک جوڵە و شەپۆلی لەناو تابلۆکانە دروست کردووە. ئەم ئیشە ماوەی 2 ساڵ کارم تیا کردووە. ئەمە قیاسی 2 مەتر بە مەتر و 45 کارێکی ڕۆنیە. ئەمە زۆر چڕوپڕە، دیتێڵەکەی زۆرترە، ینی زۆر وردەکاری تایە. ئەمە زۆر ماندوو بووم پێوەی بەڕاستیەکەی لە هەرهەموو بەشەکانیە، لە هەمووشیان زیاتر بۆ نمونە مەها بڵێن ینی بەشێکی گەورەی شار دیارە لە ئیشەکەیە. بەنسبەت ئەم سێ ئیشەوە هەرسێکی ساجە. ڕاستێکی بیرۆکەیم ئیشە لەسەر ساج هەرەگەڕێتەوە بۆ قۆناغی پێشووترم ساڵی 2017. دایکم ساڵانێکی زۆر ساجێکی هەبوو، زۆر بەکاری هێنا، زۆر نان و زۆر شتی ماڵی پێکرد. بەڕاستیەکەی پێم خۆش بۆ ئەو کاتە کردم بە ئیشێک ئەو ساجە، ئیشێکم لەسەر کرد، سە ئیشەکە لای خۆم نەماوە. لە هەمان کاتە ئەم ساجەشیان هەر هی دایکمە، ئەم دوانیان هی دایکمە. ڕاستیەکەی لێرە بڵێن بابەتەکە وەکو بڵێ ڕیسایکلین نییە، تەنها هۆکارەکە ئەوەیە کە خۆشەویستیەکە بۆ ئەو 2 ساجەی دایکم کە پێم خۆش بوو کە ئەویش هەر دڵی پێی خۆش بوو کە بەرهەمی کاری من لەسەر ئەو 2 ساجەی ها نمایشکەم. ئەمەیان ساجی نانکردنی دایکمە، ئەمەشیان هەر خواردن و ینی گۆشتی تیا برژاند. ساڵانێکی زۆر ئەوەیان بە تایبەتی لە ساڵی 1970 و 1972 ینی لە تەمەنی مناڵی خۆمەوە ساجەمان هەبوو. ئیتر لەم کۆتاییە ئیتر هەستمانە کرد تەمەنی تەواو بووە ساجەکە، ئیتر منیش وتم بابیکەم بە کاری هونەری. ئەمە گەڕێکی سابونکەرانە، خانوویەکە هەر گەڕێکی سابونکەرانە، تر ئیزافەم بۆ کردووە لە درەختی ئەرخەوان، دیمەنێکی جارانی کۆڵانەکانی شارە. ئەمەشیان ئەم تەلارە ماڵی کەریمی ئەلەکەیە لە سابونکەرانە. پێم جوان بوو ئەوە وەکو دۆکۆمنتێک ماڵی ئەو کەسایەتیە دۆکۆمنتکەم.
هەموو هونەرمەندێکی شێوەکار بۆ نمونە ئەوانەی کە لە مەجالێکی واقعیە ئەم کارانەی من واقعیە ئەوەی کە لە بواری واقعیە ئیش ئەکات ئەو واقعەکە ئەوە بڵێن بابێکێتی بەڵام دیوێکی تری کارەکانی تەکنیکەکانی بتوێنێتەوێت خەیاڵێکی زۆر فراوانی هونەرمەندی تایە و کارە هونەریانە ئەم ئیشانەی من تەلارەکان ئەوە حەقیقەتە هیچ خەیاڵێکی تیانە وەکو خۆی دۆکۆمنت من ئەوانە تۆمارەکەم وەکو خۆی دایانێمەوە چکەم ئەم کارانە ڕاستیەکی کاری تەوسیقی پێڵێن کاری دۆکۆمنتاریە دۆکۆمنتاری ئەو تەلارە کۆنانی جارانی شارە بەڵام خەیاڵ ڕۆڵی سەرەکیشی هەیە لێرەیە ئەو تەمومژەی کە لە ناو ئیشەکانی منا هەیە زۆرێکیان لە لای خۆم شیبوونەوەی ئەو دار و دیواری جارانە ینی جوڵەیەکەت ینی تەمومژێکی بازمەییە ئەڕوات بەرەو ئاسمان ینی ئاوێزانە بێ لەگەڵ هەور و لەگەڵ ئاسمانە شیبوونەوەیە شیبوونەوەی ئەو تەمومژانەیە بەڵامی تر زۆر بینەریشەیە بە هەور ئەیبینێت زۆر بینەرەیە بە بەفر ئەیبینێت لە زۆر کاریشە ئەو تەمومژە ئەو شیبوونەوەیە تێکەڵی ناو جەوێکی بەفر بۆ وەکو ئەوەی سەرا ینی مەبەستی من شیبوونەوەی ئەو جوانیانەیە شیبوونەوەی ئەو جێگایانەیە